چێ کاکە تۆ چۆنی چۆن بوو بۆچی چیدە چی بووە دیسان لەگەڵ لێ شاردەمە دەمانک دەنگە دەنگ لەسەر چی لەسەر بەزمەکانی تۆ دووبارە قەوانی دووبارەی لێدایەوە ئێوەوان و ئێوان و کێفی خۆیانە کاکە گیانی ترە بێ ئێمە بۆ ئەوان بژین گوێیان پێمێ هێمالیان کە کوڕە لیمۆ ئێوە کێشەتانێ بەس من پیاوە من لەسەر مەکەوێ خەفەتی لێ بێنە تەلەفۆنە بۆ سعدی بکەم بۆچی هیچم پێ دەقسەی لەگەڵ خۆ موبایلە پێ نییە سنتیتیانە باشە بەس چی پێڵێ دەبۆی بکە باشە نابێ بزانم باسی چی لەگەڵەکەی پێویست ناکە کاکە پێڵێم جلمە لەم بۆ بێنێ پەیوەندی بە تۆ چییە باشە ئێستا بۆ یەکەم عەسڵیت ئەلو لیمۆ گیان دڵەکەم دولبەرەکەم گیانەکەم غەریبی دەکەم هەمیشە یادت دەکەم ڕۆحەکەم ئەمرکە بێژەنم کاک سعدی هەو هاتی و مۆبایلی لیمۆ چی دەکا لەکرد تو خوشکمەوە موبایلیەوە کۆی موبایلی من بێ کورە کۆڕم جارە بە خۆت مۆبایلت نییە واز لەوە بێنم چۆنی کاک سعدی باشە دەی زۆری مەرێ بزانم چیشت پێما ئەوتم با پێت بڵێم کاک سعدی یان سبەی داواتیمان هەیە دعوەتی چینە نه داوەت نین داواتیمانێ واتە داواتەکە هەم تۆی کەی هەم ئەشیا شتەکانیش تۆی کەی ماشەڵڵا لەو داوەتە نازدارێ یعنی بە پارەی خۆم خەڵکی داوەت دەکەین پارەکە ئەم من دەیدەمەوە بە خۆشم ئامادەبم کورە قەپاتکە کورە قەپاتکە کاک سعدی کەوتم داواتی یعنی داواتی ئەەکەی واز لەوە بێنە کاک سەدیگیان ئەمڕۆ هەنێ دەمەدەمم بوو لەگەڵ شاری ئامۆزام لەسەر بەزمی ئێوە ئەیتر منیشتم بۆ ئەوەی ئیشەکە باشتر کەموتم بەیانی داواتن لای ئێمە کورە داوەتی چۆ حاڵەتە لیمۆ بەیانی توکماکە یان یاپراخ کامەت هەزرێ جارە قەرارم نەیەوە کاکە دوای پێتەڵێن چی بێنی کورە کۆڕم توچمە و یاپراخی چ داوەتی چ هەزار ئیشم هەیە کاک سعدی با پێت بڵێم خوا ئاگدارە ئەو شتانە نەکڕی ئەوەی خراپە لەم مەسەلەیە ڕوئەدا باشە میوەشت بیر نەچێت تۆ بێنە ئەلو سعدیەوە تۆ عیب ناکە و مناقەشەیە و لە چییە لیمۆ تۆ حەیرانی بم دا بە نەرمی بزانە ئیشەکەی دەکەم یاننا جارەکەم ئەتۆ هەر چ برەی لە خزمەتان داما ئەی چۆن بەیانی سبەینی وەڕۆکەی یا شارمان داوەت کردووە خۆش ئەزانی بۆچی بانگیەکەم بۆ ئەوەی کە بزانێ من و تۆ هیچ کێشەیەکمانێ و بێ کۆڕێکی بەس قەیدی نییە مادەمە تو ئەمر دەکەی بەسەر چاو تەلەفۆنەکم لۆ بکە دوایێ بزانە هەر چ ئەشیاکە دەوێ بە قایمەک لە بۆ بنێرە باشە دڵە گیان دەی خوا حافیز چی بوو تەوا وەڵی هێنم ئەبێ ئاوازە و تۆڕە بدەم ئەبێ حل بوو چییە هیچ مارە دڵی خۆما بێ چییە کاکە چییە لێگەڕێ تێگەشتم